خی گەورە لە قورآنی پیرۆزە ئەفەرمێ ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة. لێرە لەم ئاەتە پیرۆزەیە خی گەورە باس لە گەورەی ئەم پەیوەندی ئەکات لە نێوان ژن و مێردا کە پەیوەندێکی زۆر زۆر پاکە، پەیوەندێکی بەرهەمهێنە، پەیوەندێکی زۆر ڕاقیە، ئەسڵ لە پەیوەندی لە نێوان ژن و پیاوە و پەیوەندیەکە کە ویستی خی گەورەی لەسرە، ویستی خالقی کەونی لەسرە. بۆیە پەیوەندێکی زۆر زۆر پیرۆزە کە پێویستەکە لە ئاست ئەو پیرۆزییا بین کە پیرۆزی خێزانە. وخی گەورە خۆشەویستی دروست کردووە لە ناو دڵی ژن و مێردا وجعل بینکم مودة وڕەحمە. ئەمە خۆی گەورە دایناوە لە دڵەکانە، کەواتە ئەم خۆشەویستی کاتە لە نێوان هاوسەردارانە هەیە خۆشەویستێکی زۆر پاکە و زۆریش ئەسڵە کە لە نێوان ژن و مێردا هەیە. کەواتە ئەبێت خێزانەکان پارێزگاری لێ بکەن و بیپارێزن و بەردەوام ئەم ڕێز و خۆشەویستی هەبێ لە بینانە، چونکە ئەگەر ڕێزگرتن نەما کە ڕێزگرتن بناغی هەموو ئەو پرۆسە گەورەیە، ئەگەر ڕێزگرتن نەما خۆشەویستیش نامێنێ. يعني حتى هاوڕێتی بەبێ ڕێزگرتن نییە. خزمەتی ینی پەیوەندی خزمەتیەکان بەبێ بوونی ڕێزگرتن سێرەکەی هیچ پەیوەندیەک و هیچ مانایەکی نییە. کەواتە هەر شتێک لە ئێمە کاتێک تۆ لە کارەکەت کارەکەی لە هەر شوێنە کارەکەی ئەگەر ڕێزگرتن نەما سێرەکەی بناغی پەیوەندیەکە نامێنێ. جا لەبەرەوە ڕێزگرتن زۆر زۆر گرنگە کە لە بینی ژن و مێردا هەبێ و ئەو مەوەدە و ڕەحمەی کە خی گەورە خستوێتە دڵی ناو دڵی خێزانەکانەوە ژن و مێردەکانەوە کە ئەمە وای لێکات ئەم ڕێزگرتنە بەردەوام بێ، ئەم پەیوەندێکی ئەسڵ و جوان و ڕاقی و بەرهەمهێن بێت لە بینی ژن و پیاوە. و ئەگەر بێت و هەر کەسێکیان ژن بێ یاخود پیا و زوڵم لەوی تریان بکە ئەگەر لە خی گەورە نەترسێ زۆر بە ئاسانی زوڵمەکە و چەندین گوناح و تاوانیش بۆ خۆی تۆمارەکات لە نامی کردەوەکانیە. کەواتە زوڵمکردن لە هەر لایەنەکەەوە بێ ئا لە لایەنیش نەکەەوە بێ یاخود لە لایەنێکی پیاوەکەەوە بێ بە هیچ شێوەیەک ڕێگە پێدراو نییە لە ئاینی پیرۆزی ئیسلامە. و هەر کەسێکیشان بە خزمەتی ئەوی تریان ئەوەی تر لە خی گەورە نزیکە بێتەوە، چونکە ئەمە ئەسڵی پەیوەندیەکەیە کەواتە ئەبێ خزمەت هەبێ لە بینی یەکتریا و ڕێزگرتن هەبێ لە بینی یەکتریا و خۆشەویستیەکی زۆریش هەبێ لە نێوان یەکتریا. دایکمان خاتو عایشە هەموو جارێکە باس لە خۆشەویستی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بۆ ماڵ و مناڵەکات فەرمێ هەر کاتی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە ماڵ بڕۆشتایەتە دەرەوە هەمومانی ماچە کرد، کە بەش گەڕایەتەوە بە هەمان شێوە هەمومانی ماچە کرد. ئەڵێ بۆیە جارێکیان یەکێک لە هاوڵان ئەچێتە لای خزمەت پێغەمبەر درودی خوای لەسەر بێ ئەفەرمێ وەڵام من تا ئێستا ئەوەم نەکردووە، خێزانی خۆمم ماچ نەکردووە، ماڵ و مناڵی خۆمم ماچ نەکردووە. بۆی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ پێ فەرمێ کەواتە تۆ هیچ ڕەحمێک لە ناو دڵی تۆیان نییە. چۆن پیاوێک ئەڕاتە دەرەوە لە ماڵ و خێزانی ماچ ناکە، ماڵ و مناڵی ماچ ناکە، ئەگەر وانەکەی کەواتە تۆ هیچ ڕەحم و خۆشەویستیەک لە ناو دڵی تۆیان نییە. کەواتە ئەمە سونەتی پێغەمبەرە درودی خوای لەسەر بێ و کە بەمە خۆشەویستی و مەوەدە و ڕەحمە زۆر زۆر زێ ئەبێ لە بینی خێزانەکانە. بۆی ئێمەش ئەمڕۆ باس لە گرنگی ڕێزگرتنەکەین و چۆن لە ناو خێزانەکانە ڕێزگرتن هەبێ و خۆشەویستی هەبێت و چۆن ئێمە قەدری یەکتری بزانین. و کاتێک هەر لەو ئاەتە پیرۆزای خی گەورە فەرمێ ومن ئەنفوسیکم، یعنی لە نفسی خۆت بۆ نمونە شەریکێکت هەیە، کەسێکت هەیە، هەردووکتان لە مەشاعیرەکانتانە چۆن پیا و هەستی هەیە ئافرەتیش بە هەمان شێوە هەستی هەیە، چۆن ئەم تەموحاتی هەیە ئافرەتیش بە هەمان شێوە تەموحاتی هەیە، چۆن ئەم کەرامەتی هەیە ئافرەتیش بە هەمان شێوە کەرامەتی هەیە. کەواتە هەموو ئەو شتانی کە تایبەتە بە پیا و لە پرۆسی هاوسەرگیریە تایبەتە بە ئافرەتیش، کەواتە بە زۆر ڕێز و خۆشەویستی هەبێ لە نێوانیانە. بۆی ئەم کەرامەتە بپارێزن، ئەم ڕێزە بپارێزن، ئەم تەموحات و خولیاکانی یەکتری بپارێزن، هەستەکانی یەکتری و دەربڕینی هەستەکان بۆ یەکتری و گفتوگۆکردن لە نێگەڵ یەکتریا و گوێگرتن بۆ یەکتری کە ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە کە بێ هەمومان بیکەین. و هەر بگەڕێنەوە بۆ ژاننامی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ هەموو شەدایکمان خاتو عایشەڵێ من کاتێکە دائەنیشتم قسم بۆ ئەکەر شتم بۆ ئەگێڕایەوە دائەنیش گوێی بۆ ئەگرتم کە ئەمە ئێستا ئەگەر کاڵ بوو بێتەوە لە ناو خێزانەکانە ئەمە کێشەیەکی گەورە دروستەکە بۆ خێزانەکان کە کاڵبوونەوەی گفتوگۆ و گوێگرتنە بۆ یەکتری. ئەڵێ ئەمە نەم شت بۆ باسە کرد، ئەڵێ جارێکیان بیرم مێت هەر شتم بۆ باسە کرد، چیرۆکی 12 ئافرەتم بۆ باس کرد، دانیشت بوو گوێی بۆ ئەگرتم. یعنی بێزار نەبوو لە گوێگرتن بۆم کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە پێویستەکە گوێگرتن هەبێ لە بینمانە و گفتوگۆ هەبێ لە بینمانە. کاتێک گفتوگۆ نەما زمانی حوار و گوێگرتن بۆ یەکتری نەما سێرەکەی وردەوردە پەیوەندیەکە بەرەو لاوازی ئەڕۆ. بۆیە بابەتی ئەم بەرنامەیەمان ئێمە تایبەت کردو بەم تەوەرەیە کە ئەویش ڕێزگرتنە لە بینی خێزانەکانە.